بیرۆکەی ئەم پیشانگایە وەکو بڵێن شوێن ئەگەر باسی شوێن بکەین مەبەستێکمەیە لەوە کە شوێنێکی کۆن لە شاری هەولێرە هەیە وەکو بڵێن گەڕێکی تاعجیل بەڵام بەداخەوە بڵێن زۆر پشتگوێ خراوە تا کۆڵان نبینی بوتە جێی پیسی و خاشاک و شتی پیس. مەبەستی پێشانگاکەشم ئەوەیە کە بڵێن پیتەکان دەدوێن ئەو پیتەکان دەدوێن هەر پیتێک لەم تابلوانەی خۆم مەبەستێکم هەیە کارێک قسەیەکم هەیە ڕۆیایەکی خۆم هەیە ئێمە لەسەر پیتەکان کارمان کردووە کە تێکەڵ کێشەیەک بکەن لە نێوان ڕنگ و پیتەکان بۆ ئەوی مەبەستێکی هوەری جوان پیشان بداتن. ئەوەی کە بم بۆ من جێگای خۆشحاڵی بوو بەڕاستی شتێکی جیاوازم بینی جیا لەوانی ترکە هەموو پێشەنگاکان لە ناوهۆڵێکی داخرا و ئەکرا ئەمڕۆ شتێکی زۆر جوانم بینی کە یەکێک لە گەڕە کۆنەکانی هەولێر گەڕێکی تاعجیلوەکە بەڕاستی ساڵانێکی زۆرە ئەم گەڕەکە بێناس کەوتووە بەداخەوە کە شوێنێکی کولتوریاوە لە هەموو وڵاتێکە بەڕاستی بایەخێکی تەواو یەکجاری پێدرێ لە ڕووی تابلۆکانەوە بەڕاستی شتی زۆر جوانە دەستی خۆش بێ هەمووی پەندی کوردی و هەمووی ئەوانەیە کە لە باو باپیرانەوە بەڕاستی ئەمە گوێمان لێ بووە. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەمڕۆ فەندێکی نێودەوڵەتی ڕاگەێنێ کە دەستکەوتێکی نێودەوڵەتیە زانستی ئەکادمیە لەگەڵ زانکۆکانی یونیڤرسیتی کۆلێج ئۆف لەندەن لە بریتانیا، زانکۆی ئۆکسفۆرد لە بریتانیا، زانکۆی قادسیە لە عێراق کە بەشێکن لە تۆڕی نەهرێن کە ئەم فەندە خزمەتی بواری کەلەپوری کولتوریەکە لە عێراق و سووریا و تورکیاوە تا وڵاتانی نێوان هەردوو ڕووبارەکە ئێمە بتوانین پرۆژەیەکی استراتیژی بۆ ماوەی 10 ساڵ ئەویش دەرخانکردنی فەندی بڵی یان ڕێزگەری بازرگانی سلێمانی مامۆستایان بە پرۆژەی توێژینەوەی پەیوەندیدارەکان کە لەلایەنی پرۆژەی تۆڕی کەلەپوری کولتوری هەدەفەکەی ئەوەیە کە پەرە بدات بە کەرتی کەلەپوری کولتوری بواری مێژوو بواری زانستە مرۆڤایەتیەکان بخرێتە خزمەتی پێداویستەکانی کۆمەڵگا بەوەی کە ئەو توێژینەوانە ڕەهەندی کۆمەڵایەتی و ڕەهەندی ئەو پرۆژە توێژینەوانەی ئەکرێ ڕەهەندی ئابووری و ڕەهەندی کۆمەڵایەتی هەبێ. وەرگرتنی زانیاری زیاتر دەربارەی پرۆژەکە مێژووی بازارەکە لە 1967ەوە ئەم بازاری ماسفرۆشان مەشهورە دایرەی کارەبای کۆنی پێلێن لە 1967ەوە دوکانە هەیە دوکانی حاجی ئەحمەدە بریتیە لە ماستی مەڕ و لە ماستی مانگا و ڕۆنی خۆمانە و وێلکەی کوردی و قەیماغ و گشووە و ئەم شانە خۆماڵانی کە بانیان نەخۆی بە تایبەتی ئەم شانەمانەیە بە زۆری. وەکو بازارێک زۆر کۆنێرە حەزمان لێ دایمەن بین لێ بازارێکن چکە ماس باش دێتە ئێرە نرخەکەشی تۆزی هەرزانە لە بازارەکانی تر بازارێک کۆن و خۆشە و وەکو خۆتان دەیبینین قەرەباڕغە بەیانیان و